یەکەم جار ئەم بڕیارەکەیان لەلایەن خۆمەوە بوو. خۆم بیرۆکەی کارەکەم بۆ هات. بینیم ئەم کارە مڵکی پیاوانی پێوە دیارە. هیچ ژن لەم بوارەیە ئیش ناکە. بۆیە من بە باشم زانی ڕێچکە بشکێنم بۆ ژنان. سەرەتای هەر کارێک کە تۆیکەی سەرەتا قورسا بە تایبەتیش کارێکە تا ئێستا هەر پیا و ئیشی تیا کردوانی هیچ ژن لەم بوارەیە ئیشی نەکردووە. لەبەرەوە سەرەتا زۆر قورس بوو بۆ من. سەرەتا کە بڕیاری ئەوەما تەنانەت لە ماڵی خۆشمان کەس ڕازی نەبوو. بەڵام وردە وردە زانیان خۆم زۆر حەزم بۆ ئیشەکە هەیە و حەزم لێتی ئەتوانم سەرکەوتوو بمتیایە زۆر پشتیوانم بوو. گرنگ کۆڵنەدانە تۆ هەر کارێکە حەز و ئارەزوت هەبوو بۆی دڵنیام سەرکەوتۆ بیتایە. بە تایبەتیش ئەم کارەی من کە من هەڵم بژاردووە وەکوتم پێشتر ژن ئیشی نەکردو لەم بوارەیە کە من دەسم کرد بەم کارە ڕێگری زۆرم هەبوو و بربەستی زۆریش هاتە بەردەمم. توانیم بە پێی توانای خۆم توانیم ئەو بربەستانە بشکێنم. ئەم ئیشە جیاوازیەکەی ئەوەیە تۆ زیاتر بەرکەوتنە لەگەڵ پیاوانە هەیە. ئیشەکەی تۆ زۆر ژن ڕوو تێناکە و ئیشەکەی تۆ پەیوەستە بە هەموو دایرە و دام و دەستگاکان. لەبەرەوەی زیاتر لایەنە ئەمنیەکانە گرێتەوە لەبەرەوە زۆر ژن خۆی لەم قەرەیە نەیاوە. من ڕۆژانە بەیانیان سەعانۆیم ئۆفیسەکەی خۆمەکەمەوە هەتا 12 بۆ 12:30 لێرەم. بەڵام لە دوای کارەکەشم هەر کاتێ پێویستیان بە من بوو بێت هەر کەسێ پێویستی بە من بوو بێ هاوکاریم کردووە. چی خەڵکی گەڕەکەکەم بوو بێ و چ لایەنەکانی تر بوو بێتن ئیشان بە من بوو بێ یا خۆم ئیشی شوێنێکم هەبوو بێ هەر تایبەت بوو بێ بە پیشەکەم. لە دوای دەوامیش هەستاوم بە ئیشەکەم و ئیشەکانی خۆم ڕاپەڕاندووە. بە تەئکید کۆمەڵگەی ئێمە لەلایەن هەندێک لە خەڵکەکەیەوە زۆر زۆر ئەستەمە. یعنی کە ژنێک بگاتە ئەوەی موختاری بکە. بەڵام لەلایەن هەنێکیشیانەوە زۆریان پێخۆشە. کۆمەڵێک خەڵک هەیە زۆر پێی خۆشە حەزەکە زیاتر خەڵک چاوکراوە بێ زیاتر ژنان بێنە پێشەوە و زۆرتریش پیاوان زۆر لە ئیشی ژنان ڕازی. زۆر ڕازین لێیە. وڵا پیان و متوانە ئەو کارێکی پیاوانەیە زیاتر پیا و ئیشە لەگەڵەکە چۆن بۆ دەکرێ چۆنە و ئیشە هەڵبژاردووە عنی چۆن ئەڵێ وەک لێ پرسیینەوەک لە منیان پرسیوەتەوە. بە تەئکید ئەوە تەئسیری خۆی هەیە. ئێمە کۆمەڵگەکەمان هەروە فێری کردوین هەر سەرکوت کراوین. هەمیشە هەرچیمان کردو و تویانە نابێت ئەمە بۆ ژن نابێت ئەبێ ژنوا بێ ژنوا سەنگین بێ ئەبێ ژنوا بێدەنگ بێ ژن قبوڵی هەموو شتێ بکە. بەڵام بەڕای من ئەمە غەڵەتە و لە ڕووی ژنانیشەوە ژن ئەگەر تۆ ئیشێگەکەی جیاوازە لە ناو کۆمەڵگایە من ئەگەر نەتوانم پشتت بگرم ئەگەر نەتوانم پشتیوانت بم نابێ ڕەخنە لێ بگرم نابێ بتشکێنم نابێ بە چاوێکی تر سیرت کەم ئەسڵەن ئەبێ زۆر زۆر ڕوبەڕووی ئەو کەسانە بمەوە کە بیانێ ڕەخنە لە تۆ بگرن. من داوا لەو ژنانەکەم کە لە ماڵەوەن بە پێی توانای خۆیان بە پێی مەجای خۆیان لە هەر بوارێکە خۆیانە دۆزنەوە ئایا خوێندنە ئایا دوکانێکی ئەکسسواراتەوە کوتۆوتت دوکانێکی جلوبەرگە هەر شتێکە تایبەتە با بە ژنانیش نەبێ قەچێکە پیشێکی جیاواز هەڵبژێرن زۆر ئاساییە بەس با لە ماڵەکانیان بێنە دەرەوە. بەڕاستی ئەم مشکیلانەی ئێستا زۆر بووە لەناو کۆمەڵگایە زۆربەی زۆری تایبەتە بەوەی کە ژنان ڕێگەیان پێنادرێ ئەو ئازادیانەی هەیەە وەکو خۆی جێبەجێ بکەن. یعنی مافەکانیان پێنادرێ وەکو خۆی جێبەجێ بکەن. یعنی چ مشکلێکی تایە چ کێشەیەکە عنی چ بربەستێکە وا لە ژنەکە عنی ژن لە ماڵ نێتە دەرەوە ژن جیاوازە لەگەڵ پیا و ژن بۆ جیاوازە تەنها لە ڕەگەزا ژن جیاوازە. بەڕای من ژن لە کاروباری ئیداریە زۆر ورترە
زۆر باشترە لە پیاوان. بەتەکید ئەو ژنانەی لە ماڵەوەن ئەبێ خۆیان بسەلمێنن. ئەگەر خۆیان داوای حەق و مافی خۆیان نەکەم بە تایبەتی لەلایەن پیاوانەوە سەرکوتەکرێن. بەڕاستی ژن و پیاو هاوکاری یەک نەبن ژیان ناڕوا بەڕێوە. ژن و پیاو تاواوکەری یەکن و بمانێ و نەمانەوێ ژن و پیاو بەبێ یەکتر نایانکرێ. ئێستا من کە ئەم پیشێم هەڵبژاردووە ئەگەر هاوسەرەکەم پشتیوانیم نەکاو، ئەگەر هاوسەرەکەم هاوکاریم نەبێ، ئەگەر هاوسەرەکەم لە هەندێک شت سەرفی نەزەرم لێ نەکا، من ناتوانم بەردەوام بم. ئەویش بە هەمان شێوە ئەگەر من پشتیوانی نەبم، ئەگەر من هاوکاری نەبم، هەندێک ئیش ناڕوا بەڕێوە. بۆیە ئەڵێم ئێمە تاواوکەری یەکین، ئەبێ ئێمە پشتیوانی یەک بین، ئەبێ ئێمە هاوکاری یەک بین. سەوسێ وەڵا ئامارتان نییە لای من هەمانە چیتان هەیە لەسەر شوقەکە بێ کۆتتان هەیە؟ زۆر گرنگە عنی پیاوانیش پێویستە چۆن ژنان باڵانسی ماڵەکە ڕائەگرن، چۆن کاروباری ماڵ بەڕێوە ئەبن، پێویستە پیاوانیش ئینتیزاماتیان هەبێ بە کاروباری ماڵەوە و بە هاوکاری خێزانی و بە پەروەردەکردنی مناڵ. خۆ تەنها پەروەردەکردنی مناڵ لە ئەستۆی دایکان نییە، چەنە گرنگە ژن مناڵەکەی پەروەردە بکە، ئەوە نەش گرنگە پیا و مناڵەکەی پەروەردە بکە. بەپێی شوێنی نیشتەجێبوونەکەیە ئێستا هەر مختارێک کە گەڕەکێکی لایە خۆی دانیشتوی سنوورەکەیە. لەبەر ئەوەیە هەر کاتێ من ماڵەکەم لەم سنووریانەمێنێ بۆی هەیە شوێنەکەم وگۆڕم. ڕۆژانە کەین بۆ شوێنی مختارێکەمان واتە بۆ دەوام کەین بۆ دەوام. ڕۆژانە کە یین بۆ ئێرە خەڵک نیشتەجێەکەین، خەڵک لە سنوورەکەمانە ڕوا، خەڵک نیشتەجێ بێ و دواتریش پشگیریانەوێ بۆ کۆدی ئاسایش بۆ کارتی زانیاری مامەڵەی خەڵک ڕۆژانە ئێمە ئاوا بەڕێەکەین. لەگەڵ هەموو لایەکانە ئیشەکانمان وا لێ کردووە بە تەفاهم بە هاوکاری یەکتری. بۆ نمونە کە کەسێ نیشتەجێەکەین ئاسایش وەرەقەیەکی هاتێ بۆ لای من ئەینێرێ بۆ لای من، منیش وەکو خۆم نیشتەجێیەکەم و ئاماری بۆکەم لای خۆم و ئاوا ئیش و کارەکانمان داناوە. بە تایبەتی بۆ من کە ژنم ئەم پیشەیە زۆر دڵخۆشمەکەوە، پیشەکەشم زۆر خۆشەوێ و بە تەماشم حتا بۆم بکرێ بەردەوام بەم تایە.